ئەوە پیاتی پێشوازی دەبن یەخوا لە خۆشییابن کچە زامە بەڵێ زۆر بە تەمایمانی نەبوو هەمدووسەنا پرە دەمێکە سێ مانگە بێت هەمدووسەنا بوو هەر زۆر دڵخۆشم زۆر ئیتر مەگەر خوا بزانێ یاڕەبی خۆشیش لەو کەسە بکەوەی ئەوانی گەڕاوە کوردستان هەمدووسەنا بوو سێ مانگە بەڵێ مناوە لەماوەیەم سێ مانگە و هاوکات بەغداد کرد دوای ئەوەی کە تەنسیق و هەماهەنگی کرا بە هاوکاری نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاکوبا تاڵەبانی توانرا بیان گوێزینەوە ناو خاکی تورکیا و لەوێشەوە بۆ هەرێمی کوردستان سوپاس بۆخوا سەرجەمیان بە سەلامەتی گەڕانەوە هەرێمی کوردستان و ئەوە بە کەس و کارەکانیان شاد بوونەوە. دیارە 28 کەسێکی ناو پارێزگای سلێمانیە 5 کەسمان هەیە منتیقەی گەرمیان و 3 کەسیان منتیقەی سەی سادقە باقیاتەکەی بە هەولێر و ڕانێ و قەڵات زێبووە بەداخەوە کە 3 کەسمان هەبووە لە کۆی ئەو 57 کەسەم 3 کەسە دیارە تەحمولیان نەکرد لەوێ دوای ئەوەی کە ئێمە پێشمان وتن من خۆم بە بەردەوامی لەسەر خەت بوومە لەگەڵیانە پێم وتون کە هیچ کەسێکتان تەجاوز حدود نەکەن سەرڕۆیی نەکەن ئێمە لەسەر خەتین بۆی کە بتان گەڕێنینەوە هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوەی کە ویسبیان بگەڕێنەوە ناو خاکی تورکیا دەستگیر کراون و لەوێن بڕیار وایە کە لە ڕێگەی باڵۆزخانەی عێراقەوە ئوستاد جاسم بە بەردەوامی لەسەر خەتە بۆ ئەوەی کە هاوکاری و کاراسانی بۆ 3 کەسەش بکەین بیان گەڕێنەوە هەرێمی کوردستان بەڵام دوا قسەی کۆچبەرەکان خۆیان ئەوە بووە کە لە ئێستا لە گرتوخانەکەیان بە تورکەکانیان ڕاگەیانوە کە ئێمە نامانێ بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەمە هۆکار بووە دوێنێ تاخیربوونی ئەمان لەسەر سنوور دیارە هۆکارەکەی ئەوە بوو کە ئێمە مانویست ئەم 3 کەسەش کە 2 سەعاتێ دوو کاتژمێرە لەمانەوە دووربوون لەم کۆمەڵە کۆچبەرە بیانگەێنینە لای ئەمان بەڵام بەداخەوە نەتواندرا و هەوڵەکان بەردەوامە بێ بۆەوەی کە ئەوانش بگەڕێنینەوە بۆ لای کەسوکارەکانی بەدڵنیایەوە لە ڕێگەی کۆچی نایاساییە لە وڵاتانی بەڵقان و بە تایبەتی تورکیا ڕێژەیەکی زۆر پەنابەر هەیە کە لە ئێستا لە ڕۆژ و باڕۆژۆکی خراپە ژیانە گوزەرێنە بەڵام ئەوەی کە تۆزە جێگەی نیگەرانی بۆ ئەم بۆ لە کۆچبەرە بووە کە کوردن و هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراقن بەڵام لە سووریا بوو نە سووریاش هەموو لایەک ئەزانن بارودۆخی بە چ شێوازێک تێپەڕەکرێ ئێمە نەمانەتوانی کە بە ناو جەرگەی سووریا بێنین بۆیە بە ناچاری تەنسیق کراوە لەگەڵ حکوومەتی ئەنقەرە کە هاوکارمان بێ لەوەی جارێک کە داخلی تورکیا بکرێتەوە و بگەڕێنەوە هەرێمی کوردستان.